دەڤەری ڕاپەڕین لەوێ بە دیاریکراوی لە ڕانیەوە تەوەری سێمی گفتوگۆی ئەمڕۆمان لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد کەریم بەڕێوەری پەروەردە تاوتوێەکەین بزانین هەم ڕەوشی پەروەردە لەم کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایەت چۆنە و هەروەها ئاستی خوێندن و فێرکردن چۆنە لە ڕانیە لەگەڵ ئەوەشدا چالاکی دەرەوەی پەروەردە گرێدرا و بە کارکتەرەکانی پەروەردەوە لە چی ئاستێکدایە. مامۆستا بەیانیت باش خۆشحاڵین کە لەگەڵمانایت. با لە ڤایرۆسی کۆرۆناوە دەست پێ بکەین چی لە پەروەردەی ڕانیە و دەڤەری ڕاپەڕین کردووە. بەیانی بەڕێستان و سەرجەم بینەران باش دیارە ئەم فەتا نەگریسا دیسانداریش کە بەرۆکی هەرێمی گرتوتەوە دیارە وەکو پەروەردەی ڕانیە ئەو ڕێنمانی کاتولۆزاری پەروەردەوە ئێمە شتانێکمان بۆ کردووە دیارە فەتاکە بڵاو بۆتەوە لە هەموو ناوەندەکانی خوێندنیش و لە دەڤەرەکەش بۆیە چەند ڕێکارێکی سەری ئەمان گرتە بەر لەوانە لە ڕووی ڕێکارەکانی قوتابخانەکانەوە بە نووسراوێکی ڕستمی داوامان کردووە کە سەرجەم ناوەندەکانی خوێندن لیژنەکانی قوتابخانە و خوێندنگاکانیان ئەکتیڤ بکەنەوە بۆ دوواداچوون بۆ نەخۆشحالی کە هەمان و هەوڵ بدرێ هەمامۆستایان هەان بدرێن کە بچن ڤاکسین بەکاربێنن و هەروەها هەوڵ بدرێت هەمووی بە ماسکەوە ماسکەکە ئیجباری بێ بۆ هەموو مامۆستایان و فەرمانبەران بۆیە لە سنووی پەروەردەی ڕانیە دیارە تا ئێستا کۆمەڵێک نەخۆشمان هەیە کە تووشی کۆرۆنا بوون بەداخەوە دەڵێم ئەوەی تا ئێستا گەیشتووە بە 49 مامۆستامان تووشی نەخۆشی فەتای نەگریسە بووە و مامۆستامان هەیە بەداخەوە گاین لەدەستداوە و قوتابیەکانیشمان کۆمەڵە گرتوویەتی بەڵام تا ئێستا لەژێر کۆنترۆڵدایەوە تێکەڵ بووە دیارە لەڕێی بەڕێوەبەری پشتی تەندروستی ڕاپەڕینیش کۆبلۆکی فراوان لەگەڵ سەرجەم بەڕێوەبەری ئامادەیەکان و باخچەکان و بەڕێوەبەری ناو قوتابخانەکان ناوەندەکانی ڕانیە کرا کە ئەو هوشیاریانی تەندروستی هەیەی بدرێتە بەڕێوەبەرەکان لەوێوانیش ناو ناوەندەکانی خوێندن پیادی بن دیارە هەمانیمان هەیە لەگەڵ تەندروستی و تا ئێستا لەژێر کۆنترۆڵدایە بەڵام لەگەڵ فەتاوەرجێکە نەخۆشیەکە تێکەڵ بووە. باشە مامۆستا محەممەد باس لەوا کێڵی 49 مامۆستا لە ناوەندەکانی خوێندن تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون ئەمە چ گرفتێکی بۆ ناوەندەکانی خوێندن دروست کردووە؟ دیارە گرفتی بۆ دروست کردووە لەبەرەوەی من نزیکەی 5,000 مامۆستامان هەیە بە فەرمانبەرەوە دیارە ناوەندەکانی خوێندن و شوێنێکی ژینگەیەکی باشە بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسە بەداخەوە دەڵێم بەڵام گرفتی دروست بووە چکە هەموو نەخۆشێت بەلایەنی کەمەوە 2 هەفتە بۆ 3 هەفتە مۆڵەت دەبێت لەوەشدا کێشە بۆ بەڕێوەبەرەکان دروست دەبێت لە ناوەندەکانی خوێندن. باڵێ مامۆستا محەممەد ئەمە ڕەوشی ڤایرۆسی کۆرۆنا و لە دەسەڵاتی زۆرێک لە مرۆڤەکانی شانیە تەنانەت جیهانی بەم شێوەیە گیرۆدە کردووە بەڵام بابەتی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن بە گەرموگوڕیەک دەبینرێت ئێوە هەڵسەنگاندنتان چییە بۆ ئەو گەرموگوڕیە و بۆ ئەو پرۆسەی کە چەند هەفتەیەکە لە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە؟ بەڵێ دیارە لە سەرەتاوە مامۆستایان زۆر بە گروپینەوە چ بەڕێوەبەرەکان و سەرپەرشتیاران و قوتابخانەکان و مامۆستا قوتابیانیش بە گروپینەوە چوون ئەوەی تۆژە خەڵی دروست کرد لەو ئەخیرەیە هەم نەخۆشیەکە بووە هەم وانە بێژەکانیش تۆزێک گرفتیان بۆ ناوەندەکانی خوێندن دروستکەرە ژینا گروتینێکی تەواو هەیە و حەزێکی تەواو هەیە بۆ درێژەدان بە پرۆسەی پەروەردە. باشە مامۆستا لە ساڵانی ڕابردوو باس لەو دەکات دەوترا ئەگەر بۆ نمونە پرۆسی خوێندنیش دەست پێ بکاتەوە بە گەرموگوڕی لەبەر ئێمە لە ساڵانی ڕابردوو کێشەمان هەبوو ساڵەکانی خوێندن بە شێوازێکی باشتە پەڕێوە ڕەنگە و گەرموگوڕی دروست نەبێتەوانێ خوێندکارن تا چەند ئەم ساڵ بەدەم ئەم گەرموگوڕی و بەدەم ئەم پابەندبوونە بە خوێندنەوە هاتوون؟ وەڵام خوێندکارانیش ناڵم لەبەرەوەی ساڵی پاریش بەداخەوە 2 ساڵ بوو کە دوور کەوتبوونەوەی پار بەرتەناوە بۆ هەمووی 2 مانگ داوام بوو بۆیە خوێندکارانیش بە گروتینەوە چوون ناوەندەکانی خوێندن. بەڵێ مامۆستا باست لە مامۆستایانی وانە بێش کرد ئەگەر ژمارەکەیانمان پێ بڵێ لە سنووری پەروەردەی ڕانیە و هەروەها حکوومەت لە ڕێی وەزارەتی دارایی و لایەنە پەیوەندیدارەکانەوە گەشتن بەوەی کە چارەسەرێکیان بۆ دابنێن ئەوان ڕەتیەکەنەوە لە سەرتاسەریە بەڵام هەم ژمارەیان چەنە لای ئێوە هەم ئەو چارەسەری حکوومەت ئەوانیش ڕەتیەکەنەوە یاخود ئامادە نین پەیوەندی بکەنەوە بە ناوەندەکانی خوێندن؟
بەڵێ دیارە لە سنووری پەروەردەی ڕانیە 817 وانە بێژمان هەیە بە ئامادەی بنەڕەتیەکانەوە و ئەوان ڕۆژانە لێنە بەردەمی پەروەردە نزیکەی 100 بڕ و دادەنیشن لێرەوە پەیامی خۆیان دەگەن کە داوای دامەزران دەکەن. بەڵام وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە مانگێک لەمە پێشێکە لەڕێی وەزیری پلاندان و ئاگادار بن ئەو بڕیاریاندا کە دامەزراندن نییە بە هیچ شێوەیەک بۆ هیچ شوێنێک لە پێشوانە بێژەکانی لەبەرەوەی بودجێ حکوومەتی هەرێم ئەوە هەڵناهێنی. بەڵام ئەوان هەستاون میکانیزمێکانی تۆتەوە وەزارەتی پەروەردە پرۆژەیەکی داوەتە وەزارەتی دارایی ئەوانیش بەڕێیان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران کە لەوێدا کۆمەڵێک ماف درراوە بەوانە بێژان هەم جگە لە پارەکە کە مەقطوع بۆ نەبراوەیە لە 300 بۆ 350 و هەم 400 بۆ 450 و کۆمەڵک حسابی هەمووان نەکراوانەیەش کەم هەبێ مامۆستایەک لەگەڵوانەیەکی زۆر و هەم گوندەکان و ناوشارەکان و کۆمەڵێک ئیمتیازکە بۆ مۆڵەت تا ئێستا مۆڵەتی بۆ نەبووە مۆڵەتیان بۆ هەیە 7 ڕۆژ وەک مۆڵەت مامۆستایی ئاسایی وەری بگرن و وەکو مۆڵەتی مەبوون وە بەنی بەڵام هەتا ئێستا ئەوانە نەبووینە بڕیار هەر کاتێک دێتە بڕیاتە دەتوانی تۆش ئیجراعات بکەی لەگەڵ مامۆستا تا ئێستا هیچ بڕیارێک نیە ئەوانیش داوای زەمانێک دەکەن ئەوانیش گەیشتونەوە ڕاستە دامەزران دنیا بەڵام شتێک بێت کە ژیانیان زەمانەتی ژیانیان بکە یعنی ئەو ڕێنمایانە کە نووسراو هەبێ زەمانەتێکە بۆ ئەوان وەکو ڕاستە گرێبەز ناکرێ بەڵام ئەو شتانەکە هەبێ نزیکە لە گرێبەت تا عەقدێکە ئەو کاتە لە نێوان کە حکوومەت بەڵێن دەدا ئەو شتانە جێبەجێکە ئێمە وەکو پەروەردەکان هەرساری دیانبی بۆی ئەگەر بێت و ئەو بڕیاران جێبەجێ من گەشببینم لەوەی هەر وەکو خۆ وەکو پەروەردەی ڕانیەوە بەسەردەم وانە بێشانیش لە ناچاریە گەشببینین بۆی کە ئەو ڕێنمایان دەرچێت کە کۆمەڵێک ماف وەرکیان ئەو وەرکەی کە لەسەر شانیان ئەوانیش مافێکیان هەبێ ئەوانیش دەستنەوە ناوەندەکانی خوێندن چکە بەداخ دەڵێم کۆمەڵێک شترا کاتی خۆی وەکو هاوکاری بۆ نەمانگی 3 4 5 12 پارێکی مەقطوعیان دانێت کە دەوام نەبوو داوا کاشیان نەبوو بەڵام ئەوان مانگی 1 و 2 3 و 5 و 6 دەوامیان کردو بەداخەوە تا ئێستا نەتوانن ئەوە مانگی 5 و 6یان بگرێت بۆیە شتێک بە دەستوانە بێژەکانەوە یەکەوانیش داوای مافی خۆیان دەکەن دەڵێ زەمانەت نییە بۆیە هیواداری ئەنجومەنی وەزیران ئەو فەرماندارەیە دەربکرێ و فەرمانەکە دەربکرێ بۆوانە بێژەکان بۆی لە نزیکترین دەرفەتدا بک ڕۆژیش کەمەبنەوە بەڵام بۆ ڕێی ئێستا ڕاستی هیچ زەمانەتێک نییە و هیچ بڕیارێک نییە بەڕسمی ڕاستە بڕیاری مەقطوع درراوە بەڵام ڕێنمایەکانی دەن هەر کاتێک ڕێنمایەکان هات ئێمە ڕێنوێنەریان هەیە لەگەڵ نوێنەکانیان دادنیشین و دڵنیا و گەشببینین کە ئەو بڕیارانەوەی ڕێنمایە و دارایە دەرچێت ئەوی دەستەوە ناوەندەکانی خوێندی باشە مامۆستا باس لەو زیاتر لە 800 مامۆستای وانە بێشەیە لەو سنوورە هاتنە دەروی ئەم مامۆستانە و چۆڵکردنی ناوەندەکانی خوێندن ئەمە چ گرفتێکی دروست کردەوە ئاسایی دۆخەکە ئەڕوات نەخێر ئاسایی ناڕات چکە حساب کە ئەگەر لە مەکتەبێک 12 پۆلی هەبێت 4 مامۆستای لەوێ لێبێ 8 مامۆستا لێبێتەوە تا دەنگە دەنگ و ژاوەژاو دروزێ بۆ پرۆسی پەروەردە بۆیە لە کاتی ئاساییدا بەنەبوونی مامۆستایە کێشە بۆ ناوەندی خوێندن دروست دەبێت جا چدایەوەی 2 مامۆستا 3 مەکتەب هەیە بە مەکتەب کەوتووە مەکتەبمانێ 15وانە بێژی هەیە هیچی بایکۆتی نەکردووە مەکتەبیشمانەیە 15 هەیە هەمووی بایکۆتی کردووە بۆیە کێشە و گرفت لە هەندێک ناڵین لە هەمووی بەڵام لە هەندێکیان دروست کردووە ئەوانی وانە بێژیان هەیە لەبەر ئەوەی پۆلەکان لە دەرەوەن دەنگە دەنگ و ژاوەژاو بۆ مامۆستا میلاکانی دروست دەبێت بۆیە هیوادارین بە زووترین کات ئەو بڕیارە دەربچێ و کۆتایی پێبێت باشە مامۆستا ئەوە لە ڕووی مامۆسانی وانە بێژەوە بەڵام لە ڕووی ناوەندەکانی خوێندن بوونی بینای تەواوەتی بۆ قوتابخانەکان و لە ڕووی دووداوامی و سێداوامیەوە پەروەردەی ڕانی وەزعی چۆنە لەو پەڕی خراپیدا یەکێکە لەو پەروەردانەی کە خراپترین حاڵەتی هەیە لەبەر ئەوەی تا ئێستا لە ناو قەزای ڕانی کە قەزایەکە 2 کابینەمان مەکتەبمان هەیە بە کابینە دروست کراوە و لە ناو چواقڕنە ئەم ساڵ دیارە بە هەوڵی خێرخوازان و بە هەوڵی ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان 15 کابینەیان دروست کرد بۆ قوتابخانەیەک ئیش بە کابینە هەر لە چواقڕنەوە هاوڵاتیەکە لە ڕانیا دەستی پێکردووەوە لە چواقڕنەش هاوڵاتیەکی خێرخواز بۆیە حکوومەت بەڕاستی ئەرکی سەرەکی ئەم تەعمیلاتەکە کە ئێستا خەریکە سەتەبواری جێبەجێکردنەوە دیارە سەرۆکی حکوومەت بڕیاری ملیاری نیەکی داوە لای ڕاپەڕی لەوە 600 ملیۆنی بەر پەروەردەی ڕانێکراوە دیارە تەندەری کراوە و دراوەتە کۆمپانیا چاوەڕی ڕێوەکارێکی یاسایەکان دەکرێت دەست بە تەعمیلاتەکە دەکرێت بەڵام بۆ بینا زۆر زەروری
بەلایەنی کەمەوە گەبتوێ بە شێوەیەکی ئاسایی بڕوە بەلایەنی کەمەوە بە سی بینا زاتوانی پەروەردەی ڕانیە پارێزەر بکرێت چووکە تا ئێستا پاسێ قوتابخانەمان سێدەوامی بوو ئێستا دەستگەی دە قوتابخانەمان بۆ بە سێدەوامی لە ناو سنتەری هەم حاجیاوە لە ناو ڕانی و ناو سواخۆڕنەش سێدەوامیمان هەیە. باشە سێدەوا مامۆستا چۆن ڕێکتان خستووە سعات چەند داوام دەست پێکە سعات چەند تەواویەکەن و فریای چی ئەکەون خوێندکارانی ئەو ناوەندە خوێندنان؟ دیارە لە حوتی نیو دەست پێ دەکەن هەتا 1.5 بە 2 دەوام ئەوانە ئەوە بنەڕەتەکان زیاتر ئامادەیەکە بەدڵم ینی ئامادەی خۆی دەبێت 6 دەرس بخوێنێ ڕۆژانە لە سعات 1.5 دەست پێ دەکە خۆی بۆ خۆ دەزای ماوەی سعات 5 شەوە بۆیە بۆ لە ئەو ناوەندانی کە سێدەوا من هەمان چواردەوامیش کە بڕی چواردەوام بۆ بوونا سعات 7.5 بۆ 2.5 بۆ 1.5 بۆ 5.5 6شمان هەیە لە 5.5 6 ئەو خوێندنگە ئێوارانمان ئەوشمان چواردەوامی دەدایە و کارەبای تەواوەتیان هەیە ئەو قوتابخانانە ئەو خوێندگیانە ئەمە بەڕاستی سپاسی بەرەبەرایەتی فەرمی هەموو فەرمانیەوە بەڕایەتی کارەبای ڕاپەڕی دەکەین کە لە هەر شوێنێک مەجالیان هەوو بێ کارەبای بەردەوامیان بۆ دابین کردوین و لەو شوێنانەی کە نیشە بەتایبەتی لە ڕێی مولەتەوە توانراوە بەڵام ئێستا بە تەواوی ناوەندەکانمان لە 90 کارەبایان هەیە بەڵام کۆمەڵێک بنا بەڵێ کێشەمان هەیە لەبەرەوەی کارەبای ڕئیسی لێ نزیک نییە. مامۆستا یەک بابەتی تر کە پەیوەندی بە چالاکیەکانی پەروەردە لەگەڵ سێکتەرەکانی تری ژیانە هەیە ئەوەندەی ئاگادار بین لە سنووری پەروەردەی ڕانیە چالاکی ژینگەیتان هەیە ئەگە باسێکی ئەوشمان بۆ بکەی خوێندکارانی خۆتان چۆن ڕاهێنن لەگەڵ پاراستنی سروشت لەگەڵ پاراستنی ژینگە و پارێزگاریکردن لەو شتانی کە لە سروشتەکەمانە هەن. دیارە ژینگەیەکێکە کاتی کە بودجەی قوتابخانە و ئامادەیەکاندان لە 1970 بۆ ژینگە بوو ئەم ساڵ دەستکراوەکردن لەو پارەی کە حانوتەبێ ئازاد دەستن بەکاردێن بەڵام ساڵ بەنامەیەکی کەمان دیارە لەگەڵ ژینگەی ڕاپەڕینەوەیان هاتن ویستیان هاوکار بۆ پەروەردە ئەم ساڵە دەکەین کە دانیشتمان لەگەڵ ژینگەی ڕاپەڕین کردووە هەوڵ دەدەین چالاکیەکانی ژینگەی ئەم ساڵی ڕاپەڕی لە هەمووی دەستکەوتەکان بۆ پەروەردە بێت دیارە ڕۆژی 23 مانگ ئەوان گشتانێکمان کرد بۆ هەموو پەروەردەکان بۆ هەموو ناوەندەکانی خوێندن کە بایەخ بە ژینگە بدرێ و چالاکی ژینگەی دیارە دەستخۆشی لە زۆربەی زۆری بەڕێوەبەر و مامۆستایان دەکەم کە بەدەنگ ئەو نووسراوە چوون و چالاکی ژینگان ئەنجامدا و ئەم ڕۆژی دیارە 27 مانگە لە ناوەندێکی خوێندن چالاکیە کە دیارە بەڕێوەبەرایەتی ژینگەی ڕاپەڕین بە هاوکاری پەروەردە ئەمڕۆ چالاکیەکە کە ناندنی ناشتنی نەمامێکی زۆرە لە قوتابخانەی ڕێگا وە چارەسوە هەوڵ دراوە باختەیەکیان وەزیرستان ڕۆژە لە ئیشکردندان بە هەوڵی دایرەکانی حکوومەتی هەرێم و ژینگە و ئەمە پلانی ئەمڕۆیان سەردانی 1-2 ناوەندەکەن لە حاجیاوە کە باخچەکانیان باخەکانی قوتابخانەکانیان بە هەوڵی خۆیان بە هیمەتی خۆیان توانیوانە لیمەنێکی جوان دروست بکەن بەداخەوە باخەوانمان لە سەدای ناوی هیچ بڵێ سفریش بە هەموو پەروەردەی ڕانی 200 ناوەندی خوێندنمان هەیە 20 باخەوانمان هەیە ئەو ژینگەی باخەوانەکان کە باخەکان کە هەمانە هەمووی بەڕێوەبەری قوتابخانە فەرمانبەر مامۆستایان لە ئەرکی سەرشانی خۆیان لە هاویناندا دەچن ئاویە دەن چکە نە کارگوزار کێشەی کارگوزارمان هەیە کێشەی باخەوانمان هەیە بۆیە ئەوەی کە دەیبینی لە ناوەندەکانی خوێندن هەمووی بە هەوڵی مامۆستایان و بەڕێوەبەری دەرەکانە کە خزمەتی ژینگەی قوتابخانەکانیان دەکەن دیارە ئەمڕۆ وەکو دەستەی ژینگەی ڕاپەڕین کەدانی دوو ناوەندەکەن ڕێژسپاسیان دەدەنێ دەستخۆشیان لێ دەکەن کە توانیویانە باخی و ژینگەی جوان بۆ ناوەندەکە دروستکەن وە درێژخایانیشمان لەگەڵ ژینگەی ڕاپەڕینەوەیە کەوە بەڵێنیان پێداوین 5 ناوەندی ترمان بۆ سەوزکەن و درێژە ئیدامی پێدەن تەنها چاندن نەبێ بەعکسەوە دوای چاندنەکەشی خزمەت بکەن دیارە و پلانی درێژمەدە لەمە ئەم ساڵدا بەڵێنیان پێداوین کە بۆمان جێبەجێ بکەن هەم لە چواقۆرمە هەم لە ڕانیەوە هەم لە حاجیاوە هەتا زۆرتر بەرەو سەر چاوەش دەڕۆین ئینشاءالله بۆیە هیوادارین هەمومان ژینگە بپارێزین. زۆر باشە مامۆستا محەممەد کەریم بەڕێوەبەری پەروەردەی ڕانیە سوپاس کە ئەم بەیانیە لەگەڵمانە بوویت هیوادارین بەرپرسان هیوادارین وەزارەتی پەروەردە گوێیان لە کێشە و گرفتەکانی سنووری پەروەردەکەی ئێوە بێت و
بەدەم داواکاریەکانتانەوە بێن بەڵام چواردەوامی ئەو کارەساتە بەڕاستی هێوی چواردەوام سێداوامی کارەسات جاوەرە چوار.